لە سەروەختی تاقیکردنەوەکانی پۆلی 12 هەڵبەتە من نامەیە بەم بەرنامەیە ئەو دۆخە دەرونی کە مەبەستمە لەم بەرنامەیە باسیکەین لەسەر شانی خوێنکارانی قورسکەین یان بە جۆرێک لە جۆرەکان دۆخەکان لێ ئاڵۆسترکەین. ئەوەی من مەبەستمە ئەوەیە کە وەک هەمیشە ژیان چەندین ڕێگەیە. ئەوەی من مەبەستمە دوو ڕێگەکە زۆر گرنگە بۆ من لەم بەرنامەیە باسیکەم ئەویشەوەیە. ڕێگەیەکیان بەشێک لە خوێنکاران و کەسوکاری خوێنکاران بە تایبەت دایک و باوکی خوێنکار ئەووا تێگەیشتون کە ئیتر کۆتایی ژیان ئەنجامی ئەم تاقیکردنەوەی پۆلی 12 بەڵام ئەوە ڕاست نییە و بەشێکی تریش لە کەسوکاری خوێنکاران و بە تایبەت دایک و باوک و با بڵێن خوێنکاران خۆشیان ئیتر پێیان وایە ئەگەر لە پۆلی 12 هەشتایە نەوەیە چەنە ئەو دەرەجەیە بۆ سەرەوەنێنین ئیتر تاو ئەوان سەرکەوتوو نەبوون لە تەواوی ژیانیانە. پۆلی 12 و تاقیکردنەوەکان قۆناغێکە لە قۆناغەکانی ژیان هەمووی نییە. ئێمە لەم بەرنامەیە ئەماڵێ و لەم بەرنامەیە هیوادارم تێڕوانینەکە وانە بێت کە ئێمە شەرعیت بین بە نەخوێنەواری و شەرعیت بین بە با بڵین بە زمانە بازارێکە تەممەڵی خوێنکار نەخێر. ئێمە ئەڵین تکایە هەموو هێلکەکانتان مەکەنە زەمیلەیەکەوە. هەتا ئەو خەڵکانی کە سەرکەوتوشە بوون کە هەموو هێلکەکانیانە خەنە زەمیلەیەکەوە سەرکەوتون تەنها لە بوارەکەی خۆیانە. بە نمونە کەم دکتۆرمان نییە کە ئەچیتە لای دکتۆرێکی زۆر پرۆفیشناڵ و زیرەکە لە مەجالەکەی خۆیە بەڵام ناتوانێت تۆزێک دەرونی تۆ ئارام کاتەوە لە بەرەوەی کە هەمووشیان تەنها لە کارەکەیە بینێ. چەندین ئەندازیارمان هەیە کە ناتوانێت تێکەڵی گروپێک بێ بەڵام خۆی زۆر زیرەکە لە ڕووی ئاستی خوێندن و ئیشەکەیەوە. من لەم بەرنامەیە بۆ دەستپێک بۆ تۆزێک فێنەکردنەوەی دڵی ئەو خوێنکارانی کە لەم کۆمەڵە تاقیکردنەوەی کە تێپەڕیوە باش نەبوونیا با بڵین ڕۆحیان هاتۆتە خوارەوە پیانەڵێم کە بەشێک لەم ئامێرانی کە ئێستا ئێمە لەم ستۆدیۆیە بەکارێنین داهێنانی ئەو خەڵکانەیە کە لە قوتابخانە سەرکەوتوو نەبوون. بە نمونە ئەدیسۆن بابێنینەوە کە تقریباً شتێکی گرافیکمان بۆ دروست کردوون. ئەدیسۆنێکێک بۆ لەو کەسانی کە سەرکەوتوو نەبوو لە ژیانی خوێندنیا بەڵام ئەتوانم بڵێم لە سا 50 ئەو شتانی کە ئێستا ئێمە ڕۆژانە بەکارێهێنین جێدەسی ئەدیسۆنی پێوە دیارە. دیارترینیان ئەوەی کە منی ڕووناکردۆتەوە گوڵۆپەکانی ئەدیسۆنە. ستیڤ جۆبس مەسەلەن بەشێکی زۆر لەیەوە ئێستا ئایفۆنتان پێ کە ئەویش لە ساڵی یەکەمی زانکۆیە وازی لە زانکۆیە ناو لەگەڵ دوو هاوڕێیە ئەو ئیبداع گەورەیان دروست کردووە و کە ئەتوانم بڵێم بەشێکی زۆری بەژەرێت قەرزاری. کۆکۆ شانێڵ ئەو خانمە فەڕەنسی کە لە قوتابخانە دەرهێنرا و چوە خانەی بەسەر پەرشتان بەڵام ئەگەر تۆزێک ئەگەر زەخت لە خۆمان بکەین بۆنێکی گران بەها بکرین کۆکۆ شانێڵەکرین. بیل گەیتس بە هەمان شێوە من نامەیە کاتەکە زیاتر بۆ بکوژم. مایکل دیڵ مەسەلەن شەریکەی لاپتۆپێ دیڵ کە زۆر بەمان بەکارێنین ئەویش بە هەمان شێوە نەیتوانی سەرکەوتوو بێت و نمونەی تریش زۆرە و من دووبارەی ئەم حاڵەتە ئەکەمەوە کە ئێمە لەم بەرنامەیە شەرعیت ناین بە نەخوێنەواری شەرعیت ناین بە بکەمکردنەوەی بەهای تاقیکردنەوە و زانکۆکان بەڵام پێتانەڵین هەموو ژیان نییە تەنها یەکڕێتی. زۆر بەخێر بن ئێوەش بەخێر بن. جا هیوادارم ئەگەر قسە و باسێکەیە ڕاشکاو بن لەگەڵمانە. من لە میوانەکان هەندێک جار گرنگتر بەلامەوە قسە و باسی ئێوەمانانە بۆ ئەگەر قسەیەکتان هەیە بەس دەستێکم بۆ بەرزکەنەوە ئێمە لە خزمەتانین. زۆر بەخێر بن. دکتۆر تۆ پیاوێکی ڕاشکاوی
و لە تۆ ڕاشکاوتر مامۆسایەکە لە دەنیشتەوەی. پۆلی 6 ئێمە هەرگی لە کۆنەکەین هەرەڵین پۆلی 6 بەڵام با بڵین 12. پۆلی 12 ناڵین بێ بەهایە، بەس ئەم بەها گەورەیە هێنێت کە دایکان و باوکان و خوێنکاران خۆیسا لە هەندێ ماڵاڵی تەعزێ. یعنی بۆ نمونە من ماڵی پورێکی خۆم کە ئێستا پورزایەکی خۆم لەو دۆخایە ئەچی بۆ ماڵیان ئەڵی من عتەجەولە کەس نابێ قسە بکە و تەلەڤیزۆنە کوژێتەوەیکێ لەسەرەوەی و ناچنە دەرەوە ناچ. ئەما هێنێ بەناوی خوای بەخشندەی مێرەمان زۆر سپاس. ئێستا بڵێ بەم شێوەیە کە ئێستا ئەگەر لەمڕۆ دەست پێ بکەین و لە 10 ساڵ پێش ئێستا و 20 ساڵ و 30 ساڵ پێش ئێستاوە دەست پێ بکەین بەڵێ ئیدەی لەبەر وای لێکراوە کە بیهێنێت. ئێستا ینی کەسێک لە کۆمەڵگەدا ناتوانێت بڵێت من ئەوەندە ناهێنێ و واز دێنم، پێویست وەرفەرم و دەرگامان کراوەیە میوان بەخێر بێت، حساب کە پۆلی 12مان نییە، کچەکەم کوڕەکەم براکەم خوشکەکەم پێویستی بە ئەوە نیە بخوێنێ و یەڵا با ئێمە ئەم دنیاە بگۆڕین. ئێستا ناکرێت، ئەمە ئێستا هیچ کەسی ئەمە پێقبول نییە و بە عاقلیش حساب ناکرێت. واقعەکە ئێستا لە ئێستا وایە کە بەڵێ دەیهێنێت لەبەرەوەی بارێکی ئێجگار زۆر خراوەتە سەر ئەنجامی پۆلی 12. ئەمە واقعەکەی باش. بەڵام پرسیارەکە ئەوەیە حەقە وابێت یان کەوایە چیمان بەدەستێناوە، چیمان زەرەر کردووە و چیمان لە دەست داوە. ینی پرسیاری دوای ئەوە قسەی دوایە ئەوەیە. بەڵام وەڵامی من بۆ پرسیارەکە جەنابەت ئەوەیە کە ئێستا واقعی کە هەیە وایە بەڵێ ئێستا زۆر گرنگە، چونکە ناکرێت من سبێنێ بڵێم وەڵام ماڵی دراوسێکەمان زۆرم خۆشەون باچی قاوەی بخۆینەوە، هیچ نییە پۆلی 12 ئەوەندە ناهێنێ ئەچم بە زۆر یان غەزبن نا پێیان دەڵم نەخێر ئەوەندە ناهێن. باشە دەباس واز لە واقعی کوردستان بێنی واقعێکی با بڵین ستانداردی منطقیتر و پەروەردەیانەتر ئەیهێنێ. پەروەردەیانە نەخێر زۆر کێشەدارە، زۆر هەڵەیە، هەندێک سوودی هەیە ئەم باسی دەکەین، بەڵام زیانێکی زۆریشی لێداوین. حەق نییە وابێت ئەگەر لە ڕووی پەروەردەیەوە باسی بکەی نەخێر پێویست ناکات، زۆر خراپە، زۆر کێشەشی دروست کردو. باش مامۆسا من شتێکم نووسی پۆستێکم کرد هەر پرسوڕایەکم لەو خەڵکە کرد، تۆزێکیش قەلق بووم کە بەو زمانە قسە بکەم لەسەر پۆلی 12 و تاقیکردنەوەکان، بەڵام کاتێک کە فیدباکی خەڵکم بینی قەلقێکم نەما. مەسەلەن نووسیم پۆلی 6 پۆلی 12 دەردەیە دەرمانە، هەڵبەتە بە تێڕوانینێکی قۆڵی فراوان باسی ئەوواکەین کە بۆ ئەڵین دەردەوە بۆ ئەڵین دەرمانە، بەڵام بەشێکی هەرە زۆری خوێنکار و کە سوکاری خوێنکار بە تایبەت هەمویان وتیان دەردە. یعنی منەمێ بپرسم پۆلی 12 ئەنجامەکانی پۆلی 12 تاقیکردنەوەکانی پۆلی 12 سەرەتایەکە بۆ دەستپێکردنی ژیانێکی نوێ و ئایندەیەکی گەشت یان سەرەتایەکە بۆ دەستپێکردنی دەرد و نەخۆشی دەرونی بۆ خوێنکار و کەسوکاریشی. طبعا دەست خۆش بێ سپاس بۆ بەرنامەکە و کاتی خۆیەتی بەڕاستی قسە لەسەر ئەم بابەتانە بکرێ. یەکشت هەیە ماڵین دەرمانە یان دەردە، تۆ خەسە خۆت قسەیەکت کرد فعلەن دەردێکە و ناچارین کوتمەتەنی ژەهرێکە و ناچاری بیخۆیتەوە. یعنی ئەوەی کە دایک و باوکی ئەمە ژەیکا و خوێنکارەکانی ژەیکەن وەک مامۆسا فەرمی ناچارن قبولی ئەم وەزعە بکەن کە ئەبێ خوێنکارەکە لە ژوورە بێ و کەس قسە نەکا و کەس سەردانی نەکا، لەبەرەوەی ژەهرێکە دروست بوو تۆش ناچاری لەگەڵ ئەو عموما ئەو ژەهرە بخۆیتەوە. کەواتە تۆ توێژەری ئەڵی ژەهرێکە دروست بوو واقعەکە وا ئەڵێ من ناڵێ من وەکو توێژەرە ئەسڵان وەکو دەروون ناسێ ئەم دۆخی کە دروست بووە لە پۆلی 12 زۆر ناتەندروستە، توێژێ بەرنامەکانە قسەکەین لەسەری بۆ ناتەندروستە. من لە دەرونیەکە و پێڵم کە چەندین نمونەت بووێن وەکە بۆ ناتەندروستە و چی بەسەر خوێنکارانایەت. ئەمە چی نەقوڵایەکە، بەڵام لە پێی ئەو واقعی کە ئەو خەڵکە ئەڵێ دەرمانە دەردەکەواتە بێ بڵێن ئەو دەردەیە کە ناچار کراوە بیخواتەوە. بۆچی بیخواتەوە؟ لەبەروی سیستەمێکی پەروەردەیمان هەیە، سیستەمێکی فێرکردنمان هەیە، هاتووە هەموو زەختەکە کاتە سەری یەک قۆناغ، یەک ساڵی خوێندن
تۆ وەکو وایە من هەموو جارە نمونەیە گەێنەوە بۆ خوێندکارانی پۆلی 12 کاتێکێن بۆ لامان چی بکەین و چی نەکەین قەڵەمێکە گرم بەدەستمەوە لەم قەڵەمە ئەگە من سعاتێ لەسەر ئەم دەسەم بیگرم چی لەم دەسەمێت حتممە سڕە بێت حتمما بێزار بەڵام ئەگەر تۆزێک بیخەمە سەر ئەم دەسەم لەم دەسم لا ببیمە مەسەر توام تا بەیانی یاری پێ بکەم بەم قەڵەمە زەختیش ناکەوێت و فشاریش نییە لەسەر بەڵام من 12 ساڵی خوێندن هەڵگرم هەموو فشارەکەی هەڵگرم کۆی کەمەوە بۆ پۆلی 12 لە یەکی سێوە با بڵێن لە دەی سێوە تۆ ئەوەی حساب کە لە 15 سێوە ئەم خوێندکارە گەر هاوینەکەشی دەورەی نەبینی بێ لە 15 سێوە لە کونی ژوورێکا دابنیشێت هەموو زەختەکە بکرێتەم ساڵە لەو کاتە بێ بە دەرد لەو کاتە بێ بەژار وەکو ئێستەی کە هەیە کەواتە واقعەکە وا خوڵقێنراوە بۆ خوێندکاران و دایک و باوک کە تۆ ئەبێ هەموو ژیانی 12 ساڵی خوێندنت کۆ بکەیتەوە وەلای بنەی ئەو خوێندکارە ئازایە ئەو خوێندکارە قارەمانە ئەو دایک و باوکە باشترین دایک و باوکن کە ژوورێکی دوو بە دوو بۆ مناڵەکەی دابینەکە و هیچی تیانی و سعی بکە جاسە شتەکە وای لاتوە هەنێک توێژەر و کەسان پیا بوون بۆ خوێندکارانی پۆلی 12 با لە ژوورێکابی هیچی تیانە بێ لەوحەیەکی تیانە بێ گوڵێکی تیانە بێ بۆ خۆ ژوورێکی دوو بە دوو بێ بۆی چاو نەڕوا و تەرکیزت نەڕوا یعنی شێت بەو لە ژوورە و هیچی بۆ دروستکە و یەڵژنێکی محتەرەمانە انفرادی بۆ دروست کەواتە دایک و باوکی زیرەکیش ئێستا لە مجتەمەعی ئێمە ئازا و باش و خەمخۆر ئەوەیە کە ئیتر بەڕاستی ئەبێت لە ماڵ نەچێتە دەر چاودێری مناڵەکەی بکە نێڵێ بجوڵێ نانەکەی بۆ بەرێ بۆ ژوورەوە لەو دوو بە دووە نێتە دەرەوە شەربەتەکەی بۆ بەرێتە ژوورەوە ئەم بەیانی نانەخوا ئەو پێش ئەم نانی خواردووە کاتنی وەڕۆ ئەم نانەخوا ئەو لە ژوورە سەعیەکە ئێوارە ئەو نانەخوا ئەمان هێشتا لە دەرەوە نانیان نەخواردو واتە شتێکی کۆبوونەوەی جەماعی وجودی نامێنێت لە ماوەی 3 ساڵ 3 مانگ ئەگەر هەر کاتی سەعیکردنەکە وەرگی بۆیە دەردەکە ئالێرایە خۆی لە ئەساسا پۆلی 12 دەرد نییە ڕاستە ئێمە لە ڕووی سایکۆلۆجیەوە شتێکی پێوتێ قەلەق پێوتێ سترێس هەموو ئیشێکە تۆ دەستێتە سترێسێکی تایە بەڵام کێشەکە لەوایە کە سترێسەکە ببێ بەهۆی دروستبوونی ئاستەنگی لە بڕین و دەسێنانی ئەنجامەکە قەلەق بێ کیفاح بێ هەوڵدان بێ بەڕێزت ئەم بەرنامەت ئامادە کردو من دڵنیام قەلەقیت پێوەیە بەڵام چ قەلەقێک قەلەقیە کە باشترین بەرنامە پێشکەشکەی نەک قەلەقیە کە دەستت بوو ببەستی و نەزانێ ئەڵی چی خوێندکاری پۆلی 12 وای لێ هاتووە تووشی قەلق و سترێسێک ئەبن لە جیاتی ئەوەی کیفاحیان باتێ و یارمەتیان بانێ و هەوڵ بدە و کۆشش بکە و پلان دابنێ بەعکسەوە ئەگری هاوارەکە دەستی بەسراوە بیرێچێتەوە تەرکیزی نامێنێ خەوی تێگەچێ لی بۆی لەبەر ناکرێت بۆ لەبەروی قەلقەکە بووە بە دەردەکەی کە تۆ باسێکەی قەلقەکەی نەبووە بە کیفاح کارین هۆرنیەکێکە لە زانە بەناوبانگەکانی بواری دەرونی هەمیشە باز لەوە کە لە بواری دەرونیا بێ ئێمە قەلق بکەین بە کیفاح بە هەوڵدار بەڵام ئێمە هاتوین قەلق ئەەکەین بە دەردێ کە دەستی مناڵەکە بەسەر دەستی خوێندکارەکە بەس هەمی بیرەچێتەوە 3 مانگ سەعیەکە امتحان خراپ بووە دایک و باوکیش بەشێکی لەم سترێسەکە دوای ئاماژە پێدەی بە دیوێکی تریشا تۆ چێڵی لەسەر ئەم سیستەمەی تۆ 12 ساڵەکە حساب کە یعنی تۆ ئەو 12 ساڵی خوێنن حساب کە بۆ ئەو حەو ئیمتحانی کە ئەو حەو تاقیکردنەوەی کە ئیرێ ئەو شەوە گەر خوێندکارەکە تووشی سکچون و ڕشانۆیەک بێ قوڕەکرێ بەسەر حەو پشتیە تەواو چەند زیرەک بێت چەند ئەوە بێ کە بانی نەیتوانی دوو بانی نەیتوانی تاقیکردنەوەکە بکات تەواویتر ئەو نەبوو بە دکتۆر ئەو هەشتاکەی نێنە ئەو نەوەکەی نێنە چیڵیت ئەگەر ئەمەش نەکەم بە پرسیار زۆر سەرێ بۆ قسەکانی مامۆسالەقان ینی ئەوی چی بڵێ تاقیکردنەوەی پۆلی 12 وەکو بەشێکە لە ئامرازێکە بەشێکە لە ئەمرازێکی گەورەتر کە سیستەمی پەروەردەیە یا سیستەمی خوێندنە لە کوردستان بۆ شتێک بەکاردێت بۆ کۆمەڵی بڕیادان بەکاردێت بۆ کۆمەڵێک بۆ پێوانەی شتێک بەکاردێت ئەگەر وەکو مامۆستا ئاماژەی پێدا هەر شتێکی گرنگ جۆرێک لە پەستانی دەرونی دروست دەکات جۆرێک لە چاوەڕوانی جۆرێک لە ترس و دڵەڕاوکێ دروست دەکات بەڵام ئایا ئەو ترسان و دڵەڕاوکێیە ئەنجامێکی سروشتی و خواستراوی ئەو ینی ویستراوە باشە چونکە بەشێکی ژیان دڵەڕاوکێیە وانە بەشێکی ئەو داینەمۆیی کە ژیان بەرەو پێش دەبا ترس و دڵەڕاوکێیە ویستە مامۆستا وتی کیفاحە وانە هەوڵدانە ئایا گرنگە ینی پێویستە هەبێت یان شتێکی زیادەیە و بە زۆر ینی هەموو پرۆسەکە بۆتە ئەو دڵەڕاوکێ دوێنێ و پێرێ لە ڕوودا و ڤیددیوەکەم بینیوەم زانی بازرگانی مادەی هۆشبەر و هێرۆین و چوزانم
ئەوە گیراوە تۆمەتبارێ گیراوە کە ئیشی ناردنی مایک و قۆپی و نازانم ئەم شتانەیە بۆ خوێنکار ئەینێرێتە ژوورەوە و یعنی وەکو بازرگانێکی گەورە مامەڵی لەگەڵاکراکە تۆ سەیریکەم پرۆسە پەروەردەیە لە پێناوی ئەم دەرەجەیە گەیشتۆتە کوێ یعنی بەشێکی قسە ئەوەیە کە پەروەردە مەودایەکی نامادی هەیە بەشێکی قسە پەروەردەیەکان خەڵکێکی زۆر پەروەردە بە مادەوە نابەستێتەوە وەکو چەمک وەکو بیر وانە یان بۆ نمونە لە سوۆشال میدیا لای خەڵک لای گەنجان باسیەوە دەکەن پەروەردە قیمەتی نەماوە لە وڵاتە ئەی چۆن بازرگانی پێوە دەکرێت نمونونەکەی جنابێت وەکو بڵێ وەکو مادەی تلیاک ینی وەکو باندی هەیە ڕاست دیارە ئەم شتە پەروەردە نییە بۆیە باندی هەیە لە دوای ئەمەشۆ یەک نقورج لە سیستمی حکومڕانیش بگری یعنی بۆ نمونە دێڵە دوێم تاقیکردنەوەنە مامۆسا ئەنجامەکان دەرەچێت لە سەرانسەری کوردستان یەکەمەکانی عەلانەکرێ فلان کەس یەکەم بوو لە فلان شارۆ فیسار کەس یەکەم بوو لە فلان شارۆ راپۆرتی لەسەر دروستەکرێ من زۆر دووبارە ئێماکەمەوە ئێمە بەعیبەی نازانی ئەگەر تۆ یەکەم بیت ئەگەر تۆ نمرێشی باش بێنی بەڵام ئەی تۆ بیری نەچووە ئەم ئینسانی کە تۆ ئیبرازیەکەی ئەی تۆ بیرێ نەچوە لە بەرامبەرە دڵی سەدان هەزار تەلەبەی تر ئەشکێنی ئەو تەلەبەی کە ئەم شەودای نابووبانی 95 بێنێ سکی چوو چی بکە 95 نێنە ئێسا لەسەر شاشە ڕەفیقەکەی سکی نەچوو 95 هێنا و ئێستا بەتەڵە ئەمە چییە ئەمە تەندروستە کاک دەروون ئیمتیحانی پۆلی 12 دەرخستنی ئاستی زیرەکی خوێنکار نییە لەبەرەوەی بەدەستهێنانە تەحسیلە ئەوەی لە قوتابخانە ئێمە دەستمانەکەوێت تەحسیلی کۆشێکی ساڵانەیە پەیوەندی بە زەکای ئینسان و نییە من نمونێک بە تۆ بڵێم با ئێمە کە باز لە زیرەکیەکەین کە باز لە مێنتاڵ و عەقڵی ئینسانەکەین ئاستی زیرەکی بە کۆمەڵێک شتە پێوەریە پەیوەندی بە ئیمتیحان و نییە ئیمتیحان بەشێکی بچووکی پێوانەکردنی زیرەکی ئینسانە تەحسیلەکەیەتی کە من ئەڵێم تۆ زیرەکی پێوانەیەکمانەیە ستانفۆرد بینیەمان هەیە لۆکسلەرمان هەیە جۆدانفمان هەیە ڕاڤینمان هەیە کۆمەڵێ پێوەەر هەیە کە ئاستی زیرەکی ئینسانە پێوێ لە سەتایەک تا پێنجیشی ناگاتە ئیمتیحانەکەی کە منتۆیکەنە پۆلی 12 ئەمە یەک دوو با سێرێکی ئیمتیحانی پۆلی 12 بکەین چۆن ئیمتیحانی پۆلی 12 ئێمە بریتیە لە 50 هەڵبژاردن باشە لە ڕووی سایکۆلۆجیەوە لە تیۆرە دەرووناسیەکانە زیرەکی ئینسان و ئەو ئەگەر تەفسیرێکی ئەسئلەی ئیمتیحانی پۆلی 12 بکەین من لە زۆر شوێنی تریش ئەمە وتووە پێوانەکردنی نزمترین ئاستی عەقڵی ئینسانە تاقیکردنی پۆلی 12 چکە تەنها پشت ئەبەسێ بەچی پشت ئەبەسێ بە گێڕانەوەی ئەوەی وەرتگرتووە بەڵێ پاورۆ فێراری ئەڵێ چی ئەڵێ پەیوەندی مامۆستا و خوێنکار بەداخەوە چۆنە مامۆستا حکایەت خوانە خوێنکار گوێگرێکی عاقڵە دوای ئەڵێ ئادی بۆم بگێڕەرەوە بۆیە گێڕێتەوە ئیمتیحانی پۆلی 12 ئەمەیە مامۆستای کاکە دەروون ئیمتیحانی پۆلی 12 ناگاتە ئاستەکانی تر ئێمە شتێکمانەیە پێوترێ هەرەمی بلۆم باز لە گەشی عەقڵی ئینسانەکە ئەڵێ ئەگەر خوێندن و فێرکردنێک ئەم هەرەمە نەبرێت زیرەکی و ئیبداعی ئینسان دروست نابێت چۆنە نزمترین لە بنی بنەوە ئەمەیە کە لە پۆلی 12 کرێت بنی بنەوە نزمترینی دوای ئەوەیەت بۆ تێگەیشتن دوای ئەوەیە بۆ جێبەجێکردن دوای ئەوەیە بۆ هەڵسەنگاندن دوای ئەوەیە بۆ ئیبداع و داهێنان واتە ئێمە نەگەشتینەتە ئاستی سێم کە جێبەجێکردنی ئەوەیە کە فێریەبی فێرکردن چییە با من پێناسەیەکی فێرکردن کێن لە بۆ ئەو بەڕێزانێکی سەگوێمان لێگرتن فێرکردن ئەبێ گۆڕانکاری لە ڕفتارە دروستکە ئەمە پێناسە فێرکردنە بە کورتی من درێژی ناکەمەوە بریتە لە کۆمەڵێک گۆڕانکاری نیمچە بەردەوامی ڕێژەی کە بێ لە ڕفتاری توا ڕووبدا ئەگەر فێرکردنی ئەمە فێری من نەکات کەواتە من هیچ فێر نەبووم تەنها ئەیگێڕمەوە بۆیە ئەبینین سەدان هەزار سە و چەند هەزار خوێندکاری ساڵ تاقیکردنەوەکە 120 شتێکی وایە وەزانم ئیمتیحانی پۆلی 12 مانە هەیە لە 100 ئەوەندە هەزار خوێندکار ئێمە نەتوانین 10 داهێنەرمان هەبێ ئێمە نتوانین 12 داهێنەرمان هەبێ ئێمە نتوانین 20 داهێنەرمان هەبێ بۆ لەبەرەوەی تەنها پشت ئەبەستێ بە بنی هەرەمەکەی بلۆم کە ئەوەی وەرتگرتووە بیگێڕەرەوە بۆم واتە خوێندن و فێرکردن لە قوتابخانەکانی ئێمە بنیادنانی معریفە نییە وەرگتن و گەیاندنی معریفەیە من مامۆستام معریفە ئەگەێنم بە گوێچکەی تۆ وەریەگریت و بەیانی ئیمتیحان تەکەم وەکو خۆی بۆ منووسیتەوە
نەبووە بەوەی کە من و تۆ پێکەوە هاوکارین شتێک ئەخەمە ناو پۆلەکە گرفتێک دروستەکەم با پێکەوە چارەسەری بۆ بدۆزینەوە معریفە بنیاد بنین کۆزانین بنیاد بنین هەتا ئەم لەحزەیە من و تۆ قسە لەسەرەکەین خوێندن لە کوردستانی ئێمە و سیستەمی پەروەردە ئێمە پێوترێتی نەوەڵا پرسیار لە زۆربەی مامۆستاکە بڵێ بۆچی بی بە مامۆستا ئەڵێ حەزەکەمەوەی ئێزانم بیگێنم بە خوێندکارەکان دەی ئەمە هیچ نییە دەی ئەمە ڕۆبۆتێکی ژەیکا دەی ئەمە دیجەیەکی ژەیکات یعنی ئێمە قسەکانی تۆ لەوەیە بەڕاستی زۆر مەبەستم بوو کام قسانەوە کرد یعنی ئێمە سیستمی پەروەردەی ئێمە پەروەرد دروستکردنی تووتیە مرۆڤ سازی تیانە لە ئیبتیداییمانەوە تا جامیعەمان بریتی نیە لە مرۆڤ سازی باشە لە ڕووی نەقڵکردنی معریفەی من کابرایەکی کلاسیک لە ڕووی دەرونیەوە ئەم ئیبرازکردنەکەواتە ناتەن دروست بەڵێ زۆریش نات لە 100,000 تەلەبە با تۆ با بڵین هەر بڵین 100,000 لە 100,000 تەلەبە تۆ 12 تەلەبە پیشانەیت و خەڵاتیەکەیت و ئەیهێنیت و ئەی بیت لە چیا یەکەم بووە لە بەدەستێنانی ئیمتیحانێکە من لەو زیرەکترم ئیمشەو تەعزیەکمانە بووە خوا نەخواستە فڵان کەسم ئەمریخوای کردەوە نەمتوانی بەم ئیمتیحان من زیرەک نیم بەڵێ بۆیە زیرەکی بریتینە لە تەحسیل نمرە تەحسیلە بەدەستهێنانە بەشێکی بچووکی زیرەکیە زیرەکی پرۆسێکی گەورەترە تێستی زیرەکی پرۆسێکی باڵاترە بۆیە ئەبینین کەسێکی وەکو ئەدیسۆن لە مەکتەب دەریەکەن پێڵێن بەدایکێڵن بێ زەحمەت ئەم مناڵی تۆ بە کەڵکی خوێندن نایەت لەبەرەوەی عەقڵی وەری ناگرێت لەبەرەوەی بڕای کێتە دەرەوە ئەبێ بەو کەسە ئێمەی دەبچکم زیرەکی بریتی نییە لەوەی کە تۆ بەدەستێنی کاکە ئەبێت فێرکردن تەرکیز بکاتە سەر قیاسی لێهاتووی ئینسان ئەمە گرنگە لە مەسائلی پەروەردەخۆش کۆمەڵێ لێدوانی کۆمەڵی خوێنکارمان وەرگرتووە لە ساتە وەختی پێش چوونە ناو هۆڵەکانی تاقیکردنەوە یەک ئاوە خۆینەوە و دواترەوە خوێنکاران نابینی فەرمون پێشۆی بۆکسپۆەکان شان بین چ بەڕێزێک فەرموو سەرەتا دەستخۆشی بەرنامەکەت لێکەم کاک دەرۆن بەڕای من هەر قوتابیە کە بۆ پۆلی 12 ناکرێت لە هەموو لایەک شاری دەرونی لێ بکرێت ئەبێت لە ماڵەوە ژینگەیەکی وا گونجاوی بۆ دروست بکرێت لەو پەڕی ئارامی دەرونی بۆی بڕەخسێنرێت چونکە ژینگەی خوێندنی قوتابی و چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵی ئەبێتە هۆی کاریگەریەکی ئەرێنی ئەبێ لەسەر ئەنجامەکانی ئەگەریش قوتابی نمونە نمرەیەکی باشی بەدەست نەهێنا ئیدەوە کۆتایی ژیان نییە دەتوانێت ژینگەی ئارام بریتە لەو ژینگەی کە مامۆستا باسی کرد ژوورێکی انفرادی سژنێکی بۆ دروست کرێت دوو بە دوو گوڵانێکیانە بێت لەو حیتیانە بێ وەکو سجن سەفەر تازێکی بۆ برێتە ژوورە و بێنرێتەوە دەر ئەوە ژینگەی ئارامە نەخێر ئێستا نمونە کێشەی ناو خێزان ئەبێ ئەو کێشانە کەم بکرێتەوە بۆ ئەوەی تەڵەبە بە مێشکێکی ئارام بخوێنێتن وەزئی خۆ چۆن بوو لە شەشە خۆم لە نازی باوک بێبەش بووم دایکم هەر دایکێتی و باوکێتی بۆمە کرد لە پۆلی شەشە ئەو ڕووداوەڕوویە نەخێر پێشتر بوو بەڵام باوک کاریگەریکی زۆر هەیە لە ژانی کچ چونکە باوک پشتی کچە هەموو جارێکەڵم جا گرنگ نییە کە ئەو کاریگەریانە چەند یان لەسەر مرۆڤ بێت ئەبێت کچ یاخود قوتابی ئیرادیەکی بەهێزی هەبێت سەرڕای ئەو کێشانە زاڵ بێتن و ئەکید من ئەڵێم ئەگەر ئیرادەیەکی بەهێزت هەبوو باشە لە شەشاتۆ خۆت حەزە لە چۆ بوو چۆ هێنا من حەزم لە بەشی عەرەبی بوو ئەو نمرم بەدەست هێنا کە بتوانم بڕۆمە بەشی عەرەبی ئێستا ینی شوێن لە شوێنی خۆتی تەڵەبەی مەرحەلە چوارم لە بەشی عەرەبی دەی نمونە زۆر بێت خانم ئەوێ قسە بکە کاک دەروون دەستخۆش بۆ بەرنامەکەت لە جێی خۆی بوو زۆر من یەکشەمە ئیمتحانی بیرکاریم هەبوو زۆر قورس بوو ئەم یەکشەمەی کە ڕۆی ئای باشە زۆر قورس بوو یعنی کە چوومە هۆڵی تاقیکردنەوە باوەڕکەیت بە هۆڵی تاقیکردنەوە نەدەچوو دەتکو هاتووینەتە عەسکەری ئەوەندە سیر بوو ینی ئەوەندە قورس بوو مامۆستا توندن لەگەڵت هەر دەتکو تازیە هەر یەکە لەلایەکەوە بۆ خۆی دەگریا ینی ئەمن گریان ئەی چۆن ینی تەڵەبەکان هەر یەکە لەلایەکەوە بەهۆی ترس و قەلەقەوە دەگریێن ئەمن بۆ خۆم
لەسەر امتحان بیرکاری چاوم لە ناسنامەی قوتابی هەیە ئەوەی چاوم لە ڕسمەکەم دەکردم کوت ئەی هاوار بۆ ئەوەندە قورس بوو آخر یعنی دڵم ئەوەندە پڕ بوو ینی چاوم لەو قوتابیانە دەکردە گریان دڵم ئەوەندە پڕ بوو باوەڕکەم نیش گریام قوتابیەکی لێ بوو ئەوەندە سترێس بوو دەترسا سێ جار ڕەشایەوە لە ناو هۆڵی تاقیکردنەوە کە هاتمەوە یەکسەر پۆستی جەنابتم بینی ئیدی هەرچی لە ناو دڵمدا بوو لە ناو کۆمنتا بۆتم نووسی بەڕاستی ینی ناکرێت بەڕاستی حەقی ئێمە نییە بۆ ئەوەی بچین بگەین بەو بەشەی کە دەمانەوێت بۆ بەشەی پێمان خۆشە بە تاقیکردنەوەیکی ئەوەندە قورس و سەختدا تێپەڕین خۆ ئێمە یەکسەر داهێنانتان بۆ ناکەین ئێمە قەرارە 4-5 ساڵی دیکەشەشتا بخوێنین فێربین بۆچی مەسەلەن پێویستە بە تاقیکردنەوەیکی ئەوەندە قورسدا تێپەڕین حەقی ئێمە نییە بەڕاستی دەستخۆش وڵات چەپڵەیەک باش ئێستا دوای ئەوەی کە مامۆستا سەرنجڕاکێش قسەی کردیانی وڵایی یەک دووشتم هەیە لە سەری قسەکانی زۆر جوانە من پێشتر ئاماژەم پێەیە من بە حکمیەوەی ساڵانە کۆمەڵێک تەلەبەری پۆلی 12 تەلام ئەوەی کە تۆ باسێک بۆ چیەنە لاو مامۆساوە بۆوەیە تەلامەڵێ هەچی سەعیەکەم ناچێتە مێشکم ئەگری تەلەفونەکان لە نیوەی کاتی سەعیکردنایە سعات 9 شەوە 4 ئێوارێ دایکێتی باوکێتەڵێ کوڕەکەم ئەگری هاوارەکە لە ژووری سەعێکالە بۆم ناخرێ ناچێتە مێشکم تەرکیز مەڕوا یعنی من نەک لە قای ئیمتیحان ڕۆدا ئێمە ڕۆژانە بە حکمیەوەی کە بەرکەوتنمانەیە لەگەڵ خوێندکاران وانی پۆلی 12 ڕۆژانە ئەم کێشەم خاتونە باسێکا ڕوبەڕوومان بێتەوە من ئەتوانم بڵێم لە کاتی ئیمتیحاناتی پۆلی 12 زۆرترین ئەو کەسانی کەی بینم لە جاتی کەیسە دەرونیەکانی تر کەسی پۆلی 12 بینم بەڕاستی وانە بین کە یەکێگەڵێ تەرکیزم نەماوە یەکێگەڵێ خەون تێکچوو یەکێگەڵێ مامەسا تووشی هست ئەوەی کە بەڕێزی باسێکا تووشی ڕشانەوە بووە هەمانە لە کاتی کۆش و سەعیکردنا تووشەم حاڵەتە بێ آخر بۆ تووشە بێ کاکە دەرون لایەنە زانستی و دەرونەکەی ئەمەیە ئینسان کە تووشی فشار و زەختی دەرونیە بێ دەرونی ئینسان کۆمەڵێ میکانزماتی دەرونی هەیە بەکاری هێنێ بۆی بۆ ئەوی پارێزگاری لەم شخصیەتە بکە لەم کەسایەتێ بکە لە ڕووی لاشعوریەوە 18 میکانزمی دەرونی هەیە لە ڕووی نستیەوە لە ڕووی لاشعوریەوە ئەیانێنێتە دەرەوە پیشانێم کەسەی ئەیە قەلەقە ئەستریایە ڕاکردنە گریانە ئەوەی کە ئەو باسێکە گەڕانەوەی بۆ مناڵی ئەمە هەموو لەو کاتانە مامۆستا ئەکرێ ئەم نەخۆشیانە هەندێکیان ئیتر بەجێگیری دوای پۆلی 12 و دوای ئەو تەمەنە شەر بمێنێتەوە ئەو ترسار بمێنێتەوە من لێرە نمونە ئەڵێم و لەوانەیە کەس و کارەکان خۆیان بناسم بڵام ئێمە ئەمانەتی نەم شتانەکە باسێکەکەین ئالێرۆ نمونە هەیە کە پۆلی دوی توبە وازی هێنا و ئێستا ناخوێنێت تووشی حاڵەتێکی سایکۆلۆجی بووە لەبەر زەختی پۆلی 12 تووشی نەخۆشیێکی قورسی دەرونی بۆ کێسە دایک و باوکەکە ئەڵێن بەس چاک بێتەوە خوێندنمان ناوێت هەر لە ماڵۆ دابنیشێ لەبەرەی 2 ساڵێکین بە ئیجازە بۆی ناتوانێت بخوێنێتەوە بچێتەوە سەسکە ڕاستەکەی خۆی بۆ ئەمە حەزی لە توب نەبووە بە زۆر خراوەتە توب واتە کێشەیەکی ئەمە لێرە خواستی دایک و باوکەکان کە خۆیان ڕاستگۆ بم لەگەڵێ لە سەتا ناڵێم لە سەد بەڵام لە سەتانەوەی ئەو دایک و باوکانەی کە زەخت لە مناڵەکانەکەن بۆی توب بێنێ بۆ شانوباڵی خۆیەتی بۆ شانوباڵی مناڵەکە نییە بۆی بڵێ مناڵەکە من مهمە مناڵەکەمە والێکە سەد بێنێت ئەوە منم وا لە مناڵەکەمەکەم تۆ فاشلی باوکێکی فاشی نەوتوانی مناڵەکە و سەد بێنێ یعنی کێشەکەی ئێمە لێرە خواستی خۆمان لە ناو مناڵەکانمان ئەمانێ بەدی بێت ئەوەی خۆم بەدەستم نهێناوە مێ مناڵەکەم بەدەستی بێنێ ئەوەی چاوی لێکم لە کۆمەلگا کێ پارە زۆرەکە پیاکە کێ لینکە فراوانەکەی هەیە و کە ڕاتۆ ماڵ و ئێواران 2 ملیۆن لە گیرفانیاتی دکتۆرەکەیە کەواتە با منیشوا لە دکتۆر مناڵەکەم بکەم بێ بە دکتۆر یعنی ئەم کێشانەوەکە کە ژمارەیەکی زۆر خوێندکار کەکە خوێندکار هەیە حەزی لە بەشی وەرزشە بڕواکەی دایک و باوکەکانن تۆ بچیت بۆ چیتە چیە چیتە تۆپ جا بوو ناچی بۆ گەڕەکە تۆپێنکەی ئەڵێ حەزم لە فنون جەمیلی ئەڵێ دوو لە ڕووی تۆڵەکی قنبای ئەچێبی بەلۆتی ئەبی چێبی بە ئەم قسانە ئەکەن بۆیە منداڵەکە ناتوانێت خواستەکانی خۆی لە فنون جەمیلە و لە وەرزش و لە فلاشت بەدی بێنێ ئەچێتەش بەشێک دەردی ژەنابتەڵەی بش بێ دەبێتە دکتۆرێکی دەرون ناخۆش بەڕاستی دکتۆرێکی سەر نەکەوتوو بەڕێزێک لەناو ئەم بەڕێزانایە حەزی نەکرد خۆی قسە بکات باسی خوشکی خۆی کردوتی من 3 ساڵ خوشکەکەم نەیتوانی ئێوەش گوێتان لێ بوو هەڵبەتە بەس وتی حەز ناکەم 3 ساڵ خوشکەکەم لە بەرۆی کە بەشێکی زۆری ئامۆزا و کەسوکاری خۆم تۆبیان بەدەستێنە
خوشکەکەی من 3 ساڵ هەوڵی تۆ بیا هەر بەدەستی نێنا دوجار لە 3 ینی 3 ساڵی کە هەر آخر چانسی بوو 4 هێنا هەر تۆ بینێنا دوجار بردویانەتە تۆبی ئەسنان تەنها لەبەرەوەی کە سوکارەکەی تری و ئامۆزا و چوزانم شتەکانی لە تۆ بە بۆ ئەم عیبە نەبێت کە نەچۆتە تۆ کۆمەڵی لە دوانمان پێش لە هۆڵەکانی خوێنن وەرگرتووە با سەیری وەز ئەشپین بەڵام پێم وانی هیچ کام لەو لێدوانانە لەو چیرۆکی جەنابەت کاریگەرتر بێ فەرموو زۆر ترس و ڕاڕایم هەیە کەوا دەرناچم ترسم لە داهاتوی خۆم هەیە بە حکمی ئەو یەکەم ساڵمە تەبعاً لە ڕاوکە هەر دەبی کەس ناتان برێت لە ڕاوکەم نییە بێگومان ئەتا زۆر جاریش ینی بابڵێ ئەگە تو سعات 11 بچێ ناو جێگای سعات هەتا 1 و 2 خەڵکی ناکەی دەوەی پۆلی 12 بەدایمە ترس و دڵڕاوکەیەکی هەیە بۆ داهاتوو طبعا دي هبيدا نفتشتا طلب الشاشة بيجتتا من ترس وافتشتانينا باري امتحاني يعني مستحيل افتشتها هبيدا ترس دڵڕاوکێکە لەوەیە کاتووە ئیسە منەوە بۆ خۆم کردمەتە 2 ساڵە بۆ دەرەجە دانەشمەتەوە ترس دڵڕاوکێکە زیاتر بۆ دەرەجەکانێ قەلەقەوی بێتاقەتەوی جار وایە بیرەکەی تۆ نەیتێری ئەوەی خۆت هەوڵت بۆ داوە ئەوە نێری ئازێت و مادوو بوونەکەت وەزا حەبچیە ئەوەیە ترسەکەی دەستخۆش دوو تێبینیم هەیە مامۆسا بۆ جەنابە یەکەم یەک تۆس دەروونزانیش نەبیت بەس کە شکڵ و شێوەی خوێنکاری پۆلی 12 بینیت ڕقسەکەی جەنابتە ینی ئەڵێی خەریکی تەدریبی عسکەری و لە دۆخێکی زۆر زۆر خراپانە لە هەر کەس شێوەیان نەبینی سەردەمی ئێمە کوڕ هەبوو خۆی کە چەڵە کرد بووی وی کە بە ئیجباری نەیەتە دەرەوە نازام وا بوو باشە خاڵی دووەم جۆم لۆ بوو بەس ئێستا جوابم مێرە و دوای مامۆستا جوابم بەرەوە بەشێکی زۆر باسیوانە کرد مستەقبەلە ئایا مستەقبل پۆلی 12 ئەگەر تۆ ئەگەر پۆلی 12 65 هێنابێ یا 55 هێنابێ وەکو خۆم ئیتر بێ مستەقبەلی جوابم بەرەوە دوای جان قوربان لە پێشەکەکەی کە جەنابەت لە بۆ بەرنامەکەت کردت لە بەشێکیەوەی مامۆستا باسی کرد بەشێکیەوەی کە ئامادەبووان لێرە باسییان کردو ئەوەشی لە ڤیددیۆکە بەشێک ئەوەی کە لە ڕاپرسیەکەش یا پرسیارەکەی کە لە سۆشەل میدیا کردوتە خاڵێک هەیە گرنگە من ئاماژەی بۆ بکەم کە ناباشە ئەگەر بێت و ئەم مەسلەی تاقیکردنەوەی پۆلی 12 و تاقیکردنەوەی گشتی و ئەم بابەتانە تەنها ببەستینەوە بە مەسەلە دەرونیەکانەوە کە بە شێوەیەکی گشتی کە باسی لایانی دەرونی دەکەین بەنامەکە ناوی دەرونە باسی لایانی دەرونی دەکەین باسی تاک دەکەین زۆر جار یا بەشێکی لایانی دەرونی باسی تاکە بەستنەوەی ئەم بابەتە بە جیاوازیە تاکیەکانەوە بچووکردنەوەی بابەتەکەیە ینی لە پێشەکەی جەنابەت باسی خانەوادەت کرد باسی ژوورەکە کرا باسی لێرە باسی ئەوە داکا خۆتی بۆ ئامادە بکەیت دەبێت نەترسی دەبێت بترسی من ئێستا ئەگەر خۆم ینی لەو کاتێککە ئەو قسانە دەکرا من وا خۆم هێنایە پێش چاوی خۆم کە من بڕیار بە دەستی پەروەردەییم کێگوێ بۆ ئەمانە دەکەم زای وەڵامەکەم چییە؟ دەم خۆت ئازاکە و مەترسە ئەمە وەڵامەکەی منە حەلمان کرد بڕۆ ئەو بێنەوە دەست بشۆ بە زۆر حلە ئاخر تووسێکە کە تۆ ئەڵی وەڵا ئاخر مناڵەکە ئەترسێ ئەمە ترس ئەڵێ ئاخر میوان سەردانیەکە سەردان مەکە هەل بوو ئاخر ئەترسێ وەڵاڵێ عسکەریە مۆسیقایان بۆ لێدەن وانە ئەڵا ئاخر فێڵ دەکرێت ئەتەرنێتی لێ ببڕە ئەها سێرەکەی ینی من ئەگەر وەکو بڕیار بەدەستێکی سیاسی وەڵامی لایەنە دەرونیەکە بدەمەوە سەد وەڵامم بۆی هەیە ئەی پەڕێنمەوە 40 ساڵ 50 ساڵ بەرداوامە لەسەر ئیشی خۆمەمان ئەبێ ئێمە ڕاوەستن بڵێن تۆ ڕاوەستە با لە مەسەلە دەرونیەکان دوورکەوینەوە ئەرێ ئەمە بۆ هەیە چونکە ئێستا ئەگەر بچیت لە بڕیار بەدەستەکەش بپرسی دەڵێن نەخێر پۆلی شەش هەموو شت نییە پۆلی 12 دەڵێن نەخێر تاقیکردنەوە خۆ هەموو شت تاقیکردنەوە نییە ئەی بۆ بەردەوامە ئەی بۆ دەسەڵات نییە لەم وڵاتە بیگۆڕێ ڕایگرێ تا ئێستاش منش لە سۆشل میدیاش ینی پۆستم کردووە گەورەترین حەدەس گەورەترین ڕوودا و لە پرۆسەی پەروەردەی کوردستان تاقیکردنەوە دووشتە دەستپێکردنی تاقیکردنەوە گشتیەکان لەگەڵ دەستپێکردنەوەی مەکتەب سەرۆک وەزیران لەم وڵاتە لە دوو کاتدا سەردانی قوتابخانە شتەکان دەکات لە زەنگی لە دەستپێکردنی پرۆسەی خوێندن لەگەڵ تاقیکردنەوەکان جاری وهەیە وەزیر یا سەرۆک وەزیران ینی کەسە باڵا دەستەکان دێ سەردا ئیتر ئەوی تێکە ڕۆدا هیچ نییە
ئەبێ بپرسین ئەمە ینی چی لە ڕووی سیاسی و ئەمە ینی چیکە ئەم بابەتی تاقیکردنەوە بەشێکی زۆری سیاسیە کە تۆ بیت تەنهاوی بێستۆ بەلایەنە دەرونیەکانەوە دەبێت دایک و باوک ئەبێتە خەمی دایک و باوک ئەم مەسلەی تاقیکردنەوەی پۆلی دوانزەیە خەتای دایک و باوک نییە ینی پرسیار لە من کرد گوتت ئەوە دەهێنێت دەڵم ئێستا ئەوە دەهێنێ بەس ئەبێ بڵێن کێ وای لێ کردو ئەمە بهێنێت کە ئینزاری عام لێ بدرێت کە دنیا هەمووی ئەنتەرنێت قەتع بێت ئەنتەرنێت قەتع بێت لە وڵاتێکدا وڵاتی دەستگایی بێت ئەگەر تۆ 5 سانیە ئەنتەرنێت قەتعکەی ئابووری وڵاتدا ئەبەزێ بڕۆ وڵاتانی تر ئەگەر ڕاستەکەی پێن ینی کێشەیەکی سیستەمی هەیە سیاسی مەبەستن لە سیستەمە کێشەیەکی سیستەمی دەبێت بپرسین کێ وای کردووە ئەم پەستانە سیاسی ئابووری شتێ کرد ئەوە پرسیارەکە ئێستا وەڵامەتە دەمەوە بۆیە زۆر گرنگە ئەم مەسەلە تەنها نەبەستینەوە بەلایەنە دەرونیەکانەوە بڵین دایک و باوک ئەبێ ژوورەکەی بۆ ئامادە بکە و دایک و باوک ئەبێ وای لێ هاتو حەقیەتی دایک و باوک ئێستا دەبێت باشترین مامۆساوت یەگەرنەیکە ینی دایک و باوکی عارە 24 ئەوەیە کە ئەوە حەقیشێتی من هەمیشە من دژی تا سەر ئێسقان دژی تاقیکردنەوەکانم بەس کە خەڵک لەم دەپرسێ دەڵم سیرکە کە چوویتە پۆلی 12 سەرکەشمە بە ینی مەڵێ وەڵاهی ئەم نەچمەتە ئەو مەتەعامە بابچم سەرێ بەم نەڕژنە مەتعی تازە نەکاش خواردنێ بخۆی توشون بکە پاسکی لێ نەخوڕی نەڵێ بەڵا بابچم تۆ پاسکی لێ نەکە قاچت بشکێ چونکە هەرچی بەڵام موسیبەت هەیە سیارە لە هەموو ژیانتە لێدەنە لە پۆلی 12 لێتەدا کورە باپیرت لە پۆلی 12 ئەمرێ بە تەبیعەت داپیرت نازە دراوسەکەتان پێت ئەڵێم ینی بەس ئەمە وەڵامی واقعەکەیە بەس ئەبێ یەخی ئەو کەسە بگرین ئەمە کێ بوو وای کرد هەموو داهاتووی گەنجی ئەم وڵاتە ببەسرێتەوە بە پۆلی 12ەوە کاکە ئێمە سیاسیەکانمان بڕیابەر دەستە پەروەردەکانمان سەری زمان و برنی زمانیان بازاری کارە بخوێنن بۆ بازاری کار بخوێن بۆ بازاری کار خوێندن و ئابووری دوور 250 ساڵە تەمەنی ئێمە مرۆڤایەتی هەزاران ساڵە تەمەنی من هەمیشە دەڵێم سیستەمی پەروەردەیی جودایە لە پرۆسی پەروەردەیی پەروەردە و سیستەمی پەروەردەیی دووشتی جودان تاقیکردنەوە ئامرازێکە بۆ خزمەتی سیستەمی پەروەردەیی دەکرێت خراپ بێت دەکرێت باش بێت بەڵام پەروەردە شتێکی دیکەیە ئێمە وای لێ هاتووە ئەگەر کەسێک نەچێتە ئەو زانکۆیەی کە ئیشی بۆ ئەدۆزێتەوە کە ئەمە دایک باوکەکە نییە وا دەڵێ سیاسیەکانن وا دەڵێن سیاسی سەری زمان و بنز بڕگوێ لە وەزیر و خوێنی باڵا و وەزیری سەرۆکی وەزیران و وەزیری پەروەردەکیەوە بێ سەری زمان و بنی زمانە بازاری کارە کامە بازاری کار یانی چی بازاری کار کەسێ نەبوو ڕایگەرێت ڕاوەستە یانی تۆ پێت وایە هەموو پەروەردە ئەگەر ئیشێکی بۆ نەدۆزیتەوە ئیتر زەبی سفرێکی دایک و با گوێ لەوەیە مامۆساوتی ئەچن ئەو شتە دەخوێنن کە ئێوارە دەڕواتەوە گرفانی 2 میلیۆن دیناری تیا لە بەرەوەی کاسبەکەی ئەوە بوو کێ وای لێ کرد کێ وای کرد پزیشک گرنگ سیستەمێک هەیە تۆ قسەکەی تۆ ئەوەیە کە سیستەمێک هەیە ئێمەش بە ناچاری دایک و باوکەکان وی کە ژوورە ئینفرادەکە دروستەکە بە ناچاری تەسلیمی و سیستەمە بەڵێ هەمومانی ڕنی و تۆش دایک و باوک بین هەرواکەین هەمومانی ڕنیوە بەڵام ئەگەر بێت و ئالێرەوە باسەکان بکەین بڵێن ئەتە ئەم سیستەمە چۆن چاکەین یەک چیت بۆەکە بۆ نمونە شێوازی تاقیکردنەوەکەت بۆ گۆڕێت جاران تۆزێ نووسین و تۆزێک بۆ ئێستا هەمووی ئەوە ئەکات بەس ناچێ بڵێ وەرە بە تاقیکردنەوەکە تۆ ڕاوەستە جارێک خۆت کەیت ها لە نوکتە شتا ئەو شتە هەیە ڕاست نوکتە هەیە بۆ نمونە هەر کەسێک بەوێدا بڕۆ دەبێ دوو شەقیتی هەڵدەن وانە تاگاتە حدێک کابرا دوای 15 سال 20 سال خەڵک بیرێکێتەوە ئەرێ ئەم کەسە بۆ شەق هەڵەدا ئەڵێ باچین وەرزش بکەین تەحملی شەقەکە بکەین ئێستا وامان لێ هاتووە چی بکەین دایک و باوک وا بکات کەشەکە ئارام بکات حکومت چۆن ناوکە کەشی تاقیکردنەوەکان ئارام بکات چۆن دزەکان بگرێت چۆن باندەکان بگرێت بەس خۆی پرۆسی پەروەردەیی پێویستی بەم تاقیکردنەوەی هەیە کە ئێستا هەیەی چی بۆ ئێمە کردووە ئێستا هەموو هێزی خوێندنی 12 ساڵە و تاقیکردنەوەی بەکەلۆری ئەوەیە کە ئەم گەنجانە بگەێنێتە زانکۆ دوای زانکۆشکە تاو یەکەن بەشی چێرە زۆری تاعین نابێ و ئەو خانمە ژەوێ قسە بکە بۆیە من هێمە سەر ئەو خاڵە ئێمە دەبێ هۆشیار بین نەیبەستینەوە بە جیاوازیە تاکە کەسیەکانەوە نەیبەستینەوە بە خانەوادەوە ئەمە خانەوادە نییە ئیش دەسەڵاتی سیاسیە کە بەیاری داوای کرد دەستخۆش لە بنی کۆمەڵی هەمانی چاکتدا خانم جان سپاس بۆ تۆ کاک دەروم بۆ ڕەخساندنی ئەم پرۆگرامە سپاس بۆ ئامادەبوونی میوانەکانت
من فرمێسک محەممەدم لە زانکۆی سەلاحەدین بەش پەیوەندی نێودەوڵەتیەکانم تەواو کردووە و بەدەر لەو بابەتانەی کە باستان کرد ئێستا جیاوازیەکی زۆر خراوەتە نێوان قوتابیانی زانستی و وێژەی لەلایەن کەسانی چاردەورەوە کە کاریگەری ئەرێنی و نەرێنی دروست دەکەن بە تایبەتی قوتابیانی وێژەیە کە کاریگەریەکی نەرێنی زۆر لەلایەن کەسانی چاردەورەوە دروست دەکرێت بەکەمتر سەیر دەکرێت من لەوانە کتەپورێکم هەیە قوتابی دوازدەی وێژەیە کە کاریگەریەکی نەرێنی زۆری لەسەر دروست دەکەن کە تو ناوی بە هیچ وێژەی هیچی لێ نابێتەوە ناگەیتە هیچ ئەنجامێک یعنی کاریگەریەکی زۆر نەرێنی لەسەری دروست دەکەن بەڵام بەدەر لەوەش من دەتوانم بڵێم ئێمە هەڵە لە سیستەمی خوێندنماندا لە بنەڕەت تاکو دەگاتە تەواوبوونی قۆناغی زانکۆ هیچ فێر نەکراوین یعنی فێری علم ناکرێن فقط ئەوەیە قۆناغەکە تێپەڕین و تەواو بگەین بە زانکۆ دواتر لە ماڵەوە دانیشین هیچ بەرچاوڕوونی دوای زانکۆ تۆ ئیشە دەسەکەوی هیچ بەرچاوڕوونی دوای ئەوەی کە زانکۆ فێریەوە تەکا یعنی ئەمە قسەیەکی هین هەیە ینی بەڕاستی میتۆدێکی مهم هەیە لێ بایەمە فێری ڕاوەماسی بین نەک ماسیتان بینێ یعنی زانکۆ تەواوکردن فێری و ڕاوەماسیەتەکە من یەکێکم لە قوتابیانە کە هیچ گەشتبینیەکم بەرامبەر بڕوان ڕاشکاو بم خۆت ئیهمالیان پێ دوایی تر ئەگەر ئیهمالیش نەبی من چەندین کاری خۆبەخشیم کردو تا زانکۆم تەواو کردووە و لەگەڵ ئێمەدا گەنجی زۆر بەتوانە هەن گەنجی زمانزان گەنجی بەتوانە گەنجی بە ئەزمون هەن چەندین لەگەڵ ئێمە کاری خۆبەخشی دەکات یعنی چه ئەمەلێکی بە تەواوبوونی زانکۆ هەبێت چه ئەمەلێکی بۆ بڕوانامەیە هەبێت ئەستا باش مایکەکە بەرەدەست کاکە زەکەریا پێما بێچێکە لەو بەڕێزانەی کە ئەویش دڵشکاو بۆ لە پرۆسی خوێنن بەڵام ئێستا خاوەنکاری خۆتی سەرەتا بە خێراتنی میوانە بەڕێزەکان دەکەم و دەست چاوت خۆش بی لە بەرنامەکەت بەڕاستی زۆر لە جێیە و کاتەکەشی بزەبەتەوە سیارەی جوان دەکرد تازە گوتێت کە خوێندن مستەقبەلە بەتەئەکید 100% نا چونکە کەسی خۆم هەیە کە بابرین خوێندنیان تەواو نەکردێ لەبەر لەوانەیە ژینگەکەیان هەونە ببیان ئەوە تا لێیان ڕخسەیە و ئێستا لە خوای بە زیاد بی ئەگەر هەر شەهادەی هەبا ئێستا بابرین ئەو زیرەکی و ئەو خیبرەی پێ نەبوو چەند کەس لە کنمان ئیش دەکەن کە شەهادەدارن مهندس میحماری و چەندین شەهادەی تر لەبەرەوە یعنی دەتوانم بە بابرین تەڵەبەکان برێم ئەوانەی کە پۆلیشەشن یان ئەوە تا شەهادەیان هەیە و ئیشیان نیە دەتوانن مەسەرەن لە خۆیان لە کارێکدا لە ئیشێکدا پێگەی خۆیان ببینەوە پۆلی 12 تۆکو ئەزمموی خۆت ئەڵەی ئایندە نییە مستەقبەل نیە مستەقبەلەکەی بەتەئکید بەس ئەو کەسانەیە کە بابرین دێنە سەر شاشەی و کە یەکەم و دۆم و سێەکان ئەوانی تر گرنگجی وایان پێ نادرێت دەستخۆش خۆ یەکەم و دۆم و سێمانش نەمان بینیەکێکیان دوای ساڵانێک لە زانکۆکان ئیبداعی گەورەمان بۆ بکەن ئەمە ڕەخنە نییە بەڵامی تر ئەوەیە ئەوی مستەقبەلەکەی ئەو بەڕێزە لە بریتۆ جوابیامەوە یەک کاژمێری شەخساکەین قسەی ئەخیرت چییە؟ قسەی ئەخیرم ئیسە لە ئەم قسانی کەم بە ڕێزانە وتیان چەند شتێکەیە مامۆسای بەڕێز زانکۆ و خوێندن و بازاڕی کار توشتی زۆر جیاوازن هیچ پرۆگرامێکی زانکۆ نییە تۆ بچیتە ناو فێری کارێکت بکە ئەوە دەمەشکی خۆیان دەرکەن ئێمە لە ناو پرۆسەکەی نەزانین چۆنە بەساکە چۆنەوەی کە خوێندن زانکۆ خوێندنگە شتێکەوەی لە بازاڕی کارێکی شتێکی تر دوو زانکۆ ئەبێ مرۆڤ سازی بێ واز لەوە بێنین بنیادنانی مرۆڤ گرنگترە لەوەی کە من ئیشێ بۆ تۆ بدۆزمەوە لە زانکۆ ئەمە نییە ئەمە وجودی نییە بۆیە بە بڕای من مامۆستا شتێکی جوانی فەرمووی دووبارەیەکەمەوە ئێمە لە بارودۆخێک خۆڵقێنراوە کە دەسەڵاتی خێزانی تیانە وە گوتم خێزانی باش ئەوەیە کە ئێستا بێ هاوکاری مناڵەکەی بکە هاوکاری خوێندکارەکەی پۆلی 12 بکە هاوکارەکە چیەمە پۆلی 12 بووە بە تجارەت کۆمەڵی مامۆستای پێ گەیاندووە ساڵانە 6 دەفتەر دلار بە دەرزوتنەوەی تایبەت دەڵێنەوە ئەبێ ئەمانە زۆر شت هەیە لەسەر 12 کە ئێمە گەر قسەی لەسەر بکەین بەڵام کورت و مختصر کۆتا قسەی منەوەی کە بەڕاستی ئەبێ سیستەمی تاقیکردنەوە لە پۆلی 12 گۆڕانکاری بەسەرا بکرێت گۆڕانکاریەکە ئەوەیە کە ئەم شارەت تەوزیع کرێ با بەردی زۆر گەورە هەڵ نەگرین چکە بۆمان ناهاویژ چکە ئەمە ناکرێت چی بە خوێنکارەکانەڵی چی بە دایک و باوکانەڵی با تۆزێک دەرونیان ئارام کەینەوە من ئامانجیێم بەرنمەیەم ئەوە بوو کە پیان بڵین پۆلی 12 یەکێکە لە سەدان قۆناغی ژیان هەمووی نییە
ئێوە کردوتانە بە هەمووی تۆ ئەڵی چی منەڵێم هەمومان لێک ناچین شەر نییە کوڕێکت تو بهێنا و ئەمی تیشان هەمان توانای هەبێ ئەو زەخت و زۆرە با منداڵەکان تواناکانی خۆیان بدۆزنەوە تۆ یارمەتی دەریان بە ناڵێن پشتیان لێ بکە مناڵێک کە دێ ئەبینی توانایەکی هەیە لە بابەتێکی دیاری کراوە هاوکاری بکە بۆ ئەوی توانای لەوا دەرچێ من نمونونەیەکە هێنمەوەگە کاتەکەنە بێ بە نیو دقەکەمتر من کاتی خۆی لە نەوەدەکانە برادرێکمان لەگەڵ وەرگرا لە قانون لە نەوەدەکانە زۆر مهم بوو ئەوەی لە قانون خوێنە زۆر مهم بوو توانای نەبوو هەر یەکەم ڕۆژوتی برا من تااقەتیم هەموو خوێن لەبەرکردنم نییە تەلەف قسەی لەگەڵ باوکی کۆکەتە تەلەفۆن نەبوو قسەی لەگەڵ باوکی من نەقڵە بمۆچمە بەشی بیرکاری و باوکی وتی بابە لە محامێتیەوە بۆ مامەسای بیرکاری توانای لە بیرکاریە هەبووسە پرۆفیسۆرە لە بیرکاریە و یەکێکە لە پرۆفیسۆرە باشەکانی ئەم وڵاتە لە بیرکاریە کە لە قانون واتە واز بێنن ناڵێن ڕێگان پیشان نەدەین دایک و باوک و مامۆستا ڕێگانیشاندەری خوێندکارەکانمان بین مناڵەکانمان بین توانای بەڵام مناڵەکانیان نەکرد بە نوێنەری خۆیان لە مەکتەب بوو ئەگەر شانازی بەمشتۆ بۆ نەیخەمە سەر شانی مناڵەکە 30 ثانیە هەتا بکرێت هەوڵ بدەن لە پۆلی 12 نمرەی بەرز بەدەست بێنن باش بەڵام نەکەن بخەڵەتێن بەم پێویستیە وا بزانیت ئەمە هەر حقیقەتێکە کە ئەتە هەرەوە هەیە کە مادەم نمرەی بەرزت بەدەستێنا ئیتی تۆ هەموو دنیا لە مشتدایە ڕاستە سیاسەکان وا دەڵێن ڕاستە زۆرینەی هەرە زۆری سیستەمەکە دەڵێ بەڵام ڕێگە ڕاستەکە بەڵێ بەڵام ڕێگە ڕاستەکە نییە بەڵام نەخێر ڕێگە ڕاستەکە نیە ئاگادار بن یانی وەکو بڵێ تۆ گرنگە کتێبەکانی پۆلی 12 لەبەر بکەیت بەسوان نەزانی کە ئەوت لەبەرکەی تۆ زیرەکی ینی سیستەمەکە پێت دەڵێ ئەمانە یەکەم و دوو مسێمەکانن ئەمانە بلیمەتەکانن بەس نەکا بخەڵەتێت باوەڕ بکەیت باوەڕ مەکانڵین دەرەجەی بێنن دەرەجەی بەرز بهێنە قسەکان ئەوە نییە بڵێ گوێمە دەرە هیچ نییە ئەمە نەنەنا ئەبێ بزانین واقعەکی سەقەت دروست کراوە نەخەڵە تابین پێمان وابێ بە ئێمە دانەدانە چاک دەکرێت کێتێکی داوا بێ ئەوە چاکی بکات بەڵام لە هەمان کاتیشدا بەو فێڵە نەخەڵەتێن ینی وەکو مەلامەشور گوتی بە منداڵەکانی گوتی بڕۆن لەو کۆڵانە نقل و چکلێت دابەشەکەن کە ڕۆشتن نەهاتنەوە دوایەتی تۆ بڵێ ڕاستم کردبێ با منیش بڕۆم نەکا بخەڵەتین بە دەست خۆمان دەستخۆش دیسانەوە یینەوە سەر دووڕیانەکە ڕێک ئەوەیە کە هەموو ژیان و هەموو هێلکەکانی ژیان بخەیتە قۆناغی 12 و ئەگەر سەرکەوتوو بووی هەروەی ئەگەر سەرکەوتوو نەبووی وەیەکی تر ئەگەر سەرکەوتوو بی وەکو ئەو پزیشک و وەکو ئەو ئەندازیار و وەکو ئەو مامۆستایانەت لێیەکە تەنها پیشەوەرن تەنها شارەزان لە پیشەکەی خۆیانە هیچ ڕێکی تر لە ژیانە نابینن و ئەگەر مرۆڤانە و باڵایانە بیرت کردەوە و قۆناغی 12 بە یەکێک لە قۆناغەکانی ژیانەدانا ئەگەر شکستی شەهێنا ڕێگەکانی تر لەبەر چاو ناکەوێ و ئەو داڕمانە دەرونیە دروست نابێت کە وەکو خانم وتی لە هۆڵەکانی خوێننا لە سترێسی ئەوەی کە تۆ تاقیکردنەوە بۆ ئایندەتەی بڕشەیتەوە و تووشی ئەو نەخۆشیە دەرونیەش نابیت کە بە چەندین ساڵ دوای تاوکردنی زانکۆش لە کۆڵە نەبێتەوە وادارم شتێکمان کرد بێ وافیس